بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن جوانترین سڵاوی خی گەورەتان لێبێ. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە ئەڵلقەیەکی نوێ و لە یەکەم ڕۆژی ساڵی نوێی کوردی بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەمەوە. پیرۆزبایی لە یەکبەیەکی کورد-زمانانی دنیا و نیشتە جێبوانی کوردستانەکەم بە بۆنەی ڕۆژی نەتەوەی نەورۆز، هەروەها یەکەم ڕۆژی وەرزی بەهار، هەروەها یەکەم ڕۆژی ساڵی نوێی کوردی 2790. ئومێد دەکەم مای ئارامی و ئاسوودەیی و خۆشببختی بێ، مای سەقامگیری و ئاسوودەیی و پێکەوە ژیان و ئاشتی کۆمەڵایەتی بێ لە تەواوی جیهان و کوردستان بە تایبەتی و ببێتە مای یەکڕێزی و تەبایی نێوان تەواوی چین و توێژە سیاسی و کۆمەڵایەتی و ئاینیەکانی کوردستان. ئێمە لەم بەرنامەیەدا بە هەوڵ دەین بە ڕێگ و ڕیشەی ئەم بۆنە نەتەوەییانەی میلەتەکەمان، هەروەها نەتەوەی کووردا بچین، باز لەو دید و تێڕوانی نەجیاوازانە بکەین کە لەبارەی ئەم ڕۆژەمانەوە هەیە کە پێی دەگوترێ ڕۆژی نەورۆز، هەروەها باز لە ئەفسانە و واقع بکەین ئایا ئەمە تا چەند پەیوەندی بە ئەفسانەوە هەیە و ئەفسان چ ڕۆڵێکی هەیە لەم بۆنە و یادەنەتەوە یەماندا. بۆم مەبەستا میوانداری زۆر بەڕێز مامۆستا حەسەن مەحموود حەمەکەریم، مێژوو نووس و شارەزای ئەفسانە و یادەنەتەوە یەکانم کردو. مامۆستاگیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادە بوون. زۆر سوپاسانەکەم. مامۆستا سەرەتا چیت هەیە بە بۆنەی یەکەم ڕۆژی ساڵی نوێی کوردی و ڕۆژی نەورۆز و سەرەتای وەرزی بەهار؟ منیش بە بۆنەی هاتنی ئەم یادەنوێیەوە پیرۆزبایی لەگەلی کورد و لە هەموو موسڵمانان و لە هەموو خەڵکی کوردستان و ئەو کەسێک کە گوێی لێمانە پیرۆزبایان لە یەکەم و هیوادارم ئەم ساڵی داهاتوو کە ئەمڕۆ یەکەم ڕۆژەکەیەتی لە سەری ساڵی کوردیە بێتە خێر و خۆشی بۆ گەلی کورد و ئیتر لەم نەهامەتی و گەرمۆ کێشە و کێشانە ڕزگاری بێت و بکوێتە سەر ژیانی خۆی و ژیانێکی ڕازڕەوانەی پاک کە هیچی لە ڕابردوو نەچێت. زۆر باش. مامۆستا مێژووی ئەم ڕۆژە یام سەرەتای ساڵ پێیەگوتێ نەورۆز لەگەڵ ئەم 2790 دەستنەملان یان بۆ منە ئەم پێش ئەو کەوتووە ئەو دوای ئەو کەوتووە؟ وەڵی ئەگەر ئێمە بڵین ئەمڕۆ سەری ساڵی کوردیە وەکو جەناب و فەرمووت پیرۆزبایی 2000 و ئەوەنە لە کوردەکەین کەواتە ئەم جەژنە پەیوەندی بە دەوڵەتی مادەوە هەیە. بەڵام ئەم جەژنە ئەم یادە بڵێن پەیوەندی بە دەوڵەتی مادەوە نییە، بەڵکو نزیکی 3000 ساڵ پێش ماد ئەم نەورۆزە هەبووە، ئەم ڕووداوە هەبووە. نەورۆزیش تەبەن یادێکە جەژنێکە لە هەموو عالەمە ئەکرێ، هەتا لە کەنەدا هەیە، لە من خزممان هەیە لە کەنەدا لە ئەمریکا ئەڵێن لەم ڕۆژە ئەوانیش جەژنێکی خۆیان هەیە، هەر لەم کاتایە ئەوانیش هەڵەسن بە ڕێوڕسمی خۆیان و ئیشوکاری خۆیانی تیاکەن. و لە هەموو گەلانی جیهانەوە ئەزانم هەتا لە ئەفریقا ئەم ئیشە هەیە، ئەم یادە هەیەتر لە ئەفغانستان بۆ ئێران و لەم ناوچانە هەر هەمووی ئەم یادە بە جوانی بەڕێەکرێ. لە کوردستانیشە کە ئیبینین ئەم ئیشە هەیە، کەواتە ئەمە بنەچەیەکی هەیە، ینی ڕێگێکی هەیە، ڕێگ و ڕیشەیەکی هەیە. بەڵام هەتا ئێستا نە ئێمە نە فارس نە ڕۆم نە ئەفغان هیچ کەسێک لە جیهانە بیزەبت سەرەتای ئەم ڕووداوە نازانێ ئەم ڕووداوە لەکوێوە هاتوو. بەڵام هەرەوەنەی کە هەیە و یاد یەکەنەوە ئێستا لە کابراکی ئەفغانی لە پرۆفیسۆرێکی ئەفغانی پرسە بڵێ ئەم هینەکە پەیوەندی بە مێژووە هەبێ نەورۆز بۆ کەیە گەڕێتەوە نازانێن. ئێستا لە ئێرانە من کتێبێکم هەیە نزیکی 1200 لاپەڕەیە بە فارسیە، هی ئێرانە لە ئێران کڕیمە، باسی هەرچی مەقالاتی ئێران هەیە لەسەر نەورۆز هەر هەمووی هەیە، هەمووی سەی کردووە. لە هیچ مەقالەیەکە ناڵێ ئەمە پەیوەندی ڕێک بە ئەو ڕووداوەی ئەو ڕۆژەوە هەیە کە لە حکوومەتی ئێرانی پێشۆکانە ڕوویە و یانی نایبەستنەوە ئەوان بە دەوڵەتی ماد و دەوڵەتی ئەخمینی و ئەشکانی و ساسانی و ئەوانەوە، بەڵکو ئەم ڕووداوە یعنی هەر ئەوە ڕاستە کە پێی بڵێن ئەفسانەیە کە ئەمە ڕووداوێکی کۆنی پێش مێژووە، ئەو کاتێک کە نووسین ئێستاکە دانەهات و ئێستاکە تاتە قوڕینەکان لەسەریان نەنووسراوە. پەیوەندی بە ڕووداوێکەوە هەیە کە زۆر لە مێژوو کۆنترە، هی ئەگەرتۆ بۆ پێش مێژوو کە ئەو کاتە نووسین و ئەو شتانە نەبوو هەتاکو ئەم ڕووداوە داغڵی مێژوو بکەن وەکو سۆمەریەکان و ئەکەد و بابل و ئاشور و ئەوانە شتی خۆیان نووسیوە. بەڵام ئەوانیش وەکو ئەفسانە باسیەکەن. ئێستا هەتا گەلگامش کە نزیکی
5,000 ساڵە بێت ڕەنگە بڵێم 4 ساڵ لەمەوە پێش باسی ئەمەکە ئەڵێ ڕووداوێکی وها ڕوویاوە و پێڵێن نەورۆز و اینجا ئەم ڕووداوانە بریتە لە کۆمەڵی شت هەتا نەختێکیش باسی یەکو کاوە نەورۆز خۆمان شتێکی ئاوا گێڕێتەوە هیرۆدۆت کە ساڵی 400 پێش زاین هاتۆتە ئەم ناوچانە ئەڵێ لەم ناوچانە یادێک هەبووە کە ناوی نەورۆز بووە کە ڕووداوێک بووە ڕووداوەکە پەیوەندی بە کۆمەڵێ شتۆ هەبووە لەبەرەوە ڕێک سەرەتای ئەم ڕووداوە دیار نییە بەڵام هەیە ئەوەتە مەسەلا لە ئەمریکا پیرۆزبایی لەگەلی کوردەکە سەرۆکی ئەمریکا و سەرۆکی UN لە جیهانە پیرۆزبایی نەورۆز لە هەموو گەلانی ئەوڵ هەچی سەرۆکانی ئەوروپا هەموو پیرۆزبایی یەکەن و اینجا لە ئەفغان و لە ئێران و لە هیندستان و لە هەموڵاتانە ئەم یادە هەمووی ئەکرێتەوە لای کوردی خۆشمانەوتە دوێنێ مەسەلا سەدان هزار کەس ڕژانە ئەو جادانە و لەوێ یادی خۆیان و سەیرانگایی خۆیان دروست کرد و ئیشی خۆیان تیا کرد کەواتە ئەم ڕووداوە لای ئێمەش هەیە اینجاگە بڵێت لە کووردا نزیکی 2-3 کەسمان هەیە ناوی نەورۆزە ینی خۆ لە خۆڕایی ئەم خەڵکە ناونە نراوە نەوز ئێمە چەندەها شەقاممان هەیە ناوی نەورۆزە هەتا هەیکەلی کاوەی ئاسنگەرمان هەیە لە چەند شارێکە لە عەفرین لێرە لە ئێران ئەم هەیکەم لە ئەم کەواتە ئەم پیاوە کێ ئەم ڕووداوە چییە ئەبێ ئێمە بگەڕین بە شوێنە یعنی بیدۆزینەوە هەتا کتێبەکان بڵێن تەبەری و ئیبن کەسیر و ئیبن ئەثیر و مەسعودی و ئیبن عەثەم و دینەوەری و ئەمانە کە ئەمانە پیاوانی 1400 ساڵ لەمەوە پێشن پیاوانی 1300 ساڵ لەمەوە پێشن زۆر بە جوانی باسی ئەم ڕووداوەکەن کە شتێکی وا ڕوویاوە لە مێژووە بەڵام ئەوانیش نازانن بیبەنەوە بۆ کوێ ئیبەنەوە بۆ کۆمەڵێ پاشایەکیان ئەڵێ پەیوەندی بە جەمشیدەوە یەکیان ئەڵێ پەیوەندی بە کاوە هەیە ئەڵێ پەیوەندی بە فەرەیدونەوە هەیە یەکێڵێ ڕووداوێکە ڕوویاوە ئەمانە هەتا ئێستا بڵێن ئەم ڕووداوە لە جیهانە یەکلا نەکراوەتەوە مێژ و نووسان دانەنیشتون کە بڵێن کاکە وەرن با بزانین ئەم ڕووداوە بیزە بدهیکەیە بەڵکو هەر کەسێک بە کەیفی خۆی یا تەئیدێکا یا ڕەفزێکە بڵێن بۆ نمونە ئیسلامەکان لە کوردستانە لە جیهانە لە سعود هەتا فتوایانناوە لە سەری لە زۆر شوێن کاڵێن یادکردنەوەی ئەمە کوفرە یادکردنەوەی ئەمە بدعایە ئەمە علاقەی بە ئاگرپەرستی و ئەوانەوە هەیە ئەوانەی کە فتواکە ئەوەن هیچ کامێکیان مێژونوز نین بەڵکو فقه شارەزان لە فقها شارەزان لە شریعەتی ئیسلامیە شارەزانین لە مێژووە خۆی چی بێتە ناوەڕۆکی مێژوو بن و بنچینەی مێژوو بزانێ ئەم ڕووداوەی لەکوێوە هێناوەوە لە خۆی فتوایەکی لەسەر ئاو ڕەفزی ئەم مەسلەیەکە بەڵام مەسعودی زۆر بە جوانی باسیەکە زۆر بە هەیبەت باسیەکە دینەوەری 1300 ساڵ لەمەوە پێش ماڵ ئاوا بێ دینەوەری کە پیاکی کوردە لە منتیقەی دینەوەری لای کرماشان کۆمەڵە کتێبی جوانی هەیەکی لە کتێبەکانی بە درێژی باسی ئەم جەژن و یاد و ئەوانەکە کە ڕووداوێکی ئاوا ڕوویاوە کەواتە ئەم ڕووداوە هەیە ئێمە ئەبێ لێکۆڵینەوەی لەسەر بکەین بزانین چییە یعنی بگەڕێنەوە سەر ئەوەی کە بزانین بزەبت ئەمە چییە لە خۆمانەوە ڕەفزی نەکەین بەداخەوە کورد ڕەفزیەکە لای کورد هەتا ساڵی 1960 یاد یەکرایە و زۆر بە جوانی و کاوە پیاوی کورد بوو کاوە سەرکردەی کرد و ڕەمزی شۆڕش و نەتەوایەتی ئەوانە بوو بەڵام کە پارتیەکان وتیان مەلام سەفا کاوەی سەدەی 20ەمە یەکسەر جەلالەکان ڕەفزیان کرد وتیان کەواتە کاوە جاشە کاوە خۆفرۆشە کاوە خائینە کاوەیان کرد بە دێوەزمەیەکی دێوێک لە ئێمە بۆ ئەوەی مەلامسای بێ ناشرینکەن نەک بۆ ئەوەی کاوە ناشرینکەن لەبەرەوەی کە مەلامسفا ناشرینکەن هاتن کاوەیان ناشرین کرد کردیان ئەگینا هەتا ساڵی 1960 کاوە ڕەمزی نەتەوایەتی بووە لە ناو کووردا ڕەمزی هەموو شۆڕشەکان بۆ قازم هەموو یەکێتی و پارتیش گورزێکی کاریگەری وەشاندووە لەم بەڵکو ناشرینترین قۆناغی سەردەمی کاوە لای ئێمە سەردەمی دوای شەستەکانە کە جەلالەکان پیابوون جەلالەکان پیابوون هاتن کاوەیان ناشرین کرد لەبەر ئەوەی مەلام سەفای بارزانی ناشرین بکەن ئەو کەوتیان کاوەی سەدە 20ەم لەم سەدەیە ئەو شۆڕژگەر بووە لە چلۆ شۆڕشی کردووە حتا کونێ 65 و ئەوانە شۆڕشی کردووە ئەم پیاوە گەورە بوو زەخم بوو لای کورد و ئەوان ناکاوەی سەدە 20ەم ئەمان هاتن کاوەیان ناشرین کرد مەبەست کاوە نەبوو بەڵکو مەبەست ناشرینکردنی مەلام سەفا بوو بڵێ مامۆستا حەسەن کاتە تێگەیشتنی دروستی ئێمە لە نێوان ڕەتکردنەوە و قبولکردن لە نێوان بە پیرۆز سیرکردنی نەورۆز و بە ڕەش سیرکردنیدا کام تێگەشتنە ئێمە چۆن بە تێگەشتێکی دروست بە تێگەشتێکی واقعی بە تێگەشتنێکی مێژویانە سەیری نەورۆز و ئەم ڕۆژە و ئەم دوو جەمسەرە بکەین کە کاوە و زوحاک و کۆمەڵشتی دیکەیە
بەڵێ وڵی من ینی من خۆم لەلایەنی خۆم و کۆمەڵێک لێ کۆڵینەوەم کرد هاتم دانیشتم تقریبن ساڵ و نیوێک خەریکی ئەم مەسلەی بمزانم ئەمە بەچیەگا و ئەسلەکەی کوێیە هاتم بە شوێن هەرچی سەرچاوەکان هەیە فارسی و عەربی و کوردی تەمان لە عەربیە زۆر سەرچاوە زۆرترین سەرچاوە هەتا لە فارسی زیاتر لە ناو عەرەبەکانە هەیە باسی نەورۆز و ئەمانەکە ئەو پیاوانەی کە باسم کردی تەبەری و ئیبن کەسیر و ئیبن عەسەم و حتا کۆگاتە دینەوەری خۆمان کورد ئەمانە هەر هەمووی بە درێژی باسییان کردو من چوون بە ناخ و کۆچی کوردیە هەتا ساڵی 1970 لە کوردستانە یادی نەورۆز نەکراوەتەوە دانی لای خۆمان لێرە لە سلێمانی ئەوان نەکراوەتەوە بەڵام ساڵی 1920 و قسوور کە پیرەمێرد ئەچێ بۆ ئەستەمبوڵ لەوێ سیرەکە پاشاکانی ئەوێ و پیاوێکی ڕۆشنبی خوێنەوار و نزیک بوو لە پاشاکانی ئێوە تا چۆتە کۆشک و ئەوان دانی شۆێکلان سیرەکە لەوێ ئەم یادە کراوەتەوە و اینجا سیرەکە ئاهەنگە گێڕن و چکێت و قوڵوشتی وە ئەگێڕن و شیرینێ بەخشنەوە و ئەوانە لەوێ وتی ئەمە چییە وتی وەڵام یادی نەورۆزە و یادی کوردە و ئەوانە لەم منتیقا هەبوو ئەگینا خۆوان تورکن خەڵکی تورکمەنستانن لە سین لە ڕۆژ ئاوای سین و خەڵکی ئەوێن ئەم یادە هی ئەوان نییە چکەوان تەمەنیان 6 ساڵ لەم منتیقەیە لە ناوچەیە لەبەرەوە هی ئەوان نییە ئەوان هاتن ئەمەیان یاد کەوتۆ لەبەرەوە پیرە مێروتی ئێمە ئەولاترین بە پلە هاتۆ بۆ سلێمانی لێرە هاو لەم کارێزی ئۆستا شەریفە لە خواری خۆتانەوە ئالێوە کارێزێکە دارستانێکە درەخت و ئەوانی تیا کارێزێکی زۆر گەورە و ئاوارە هات لەوێ ئەو یادەی دەست پێ کرد کۆمەڵێ خەڵکی بان کرد دەوڵەمەند پارەی دەسەندن اینجا یاپراخ و ئەوانەی دروست کرد و خەڵکی سلێمانی داوەت کرد و هاتن ئەوێ لەوێ ئەو یادیان کردەوە یەکەم کەس لە سلێمانیا کە یادی بکاتەوە لە هەموو سەردەمی بابانەکان نەکراوەتەوە بەس لەوێ ئەو کردیەوە ئەو لەوێ ئەو یادەی کردو ئیتر لەیەوە هەموو ساڵێکی یادکرایەوە لێرە ڕۆژنامەکان و گۆڤارەکانی سەردەمی پیرەمێرد و سەردەمی شێ مەحموو ئەوانە لە سەریان نووسی و ئینجام پرسیاری کرد لە کۆمەڵێک پیاوی شارەزای ئەو کاتە وەکو ئەمین زەکی کە نەورۆز چیە نەورۆزی بۆ باس کرد کەمە ئەوش گەڕا بە شوێن ڕیشەی نەورۆزە لە ژیان لە ڕۆژنامەی ژیانە باسی کردووانە وردە وردە لێوە نەورۆز هاتە ناو ڕووداوەکانی کوردستانەوە و ئینکرا جا من لە کە ئەوتی لە ئەستەمبوڵ وەرم گرت چوون بۆ ئەستەمبوڵ لە ئەستەمبوڵ بڵێن خۆم ناوەکو بڵێ وەکو کتێب چوومە ناو ئەو ڕووداوانەی ئەو سەردەمەی ئەو سیرەکەم لەوێ یاد کراوە لە سەردەمی عوسمانیەکانە زۆر بە جوانی هەموو خەلیفەکانی عوسمانی هەموو پاشەکانی عوسمانی یادیان کردەوە پێش ئەوان عەباسەکان یادی نەورۆزیان کردو عەباسەکان ئەوان لەبەر چی کردیانەوە لەبەر ئەوە کردیانەوە کە جەژنێک هەبوو لە نەورۆزە پیانەوە هورمزگان لەم جەژنە کە جەژنی نەورۆزە هەر بڵێن هەرچی میلەتی ئاری هەیە هەمووی دیارە بەخشن بە پاشا پێش ئیسلام ئەیان بەخشی بە پاشا هەر لە مناڵێکی تازە لەدایک بوو وەکو سەرفترەی خۆمان سەرفترە چۆن مناڵێکی لەدایک بوو ئەیە هەتاکوونێ گەورەیە لە زەردەشتیشە ئەمە هەبوو ئەبێ هەموو کەسێک هەدیەک با بە پاشا بیا بە پاشا ئیتر بچکۆلە بێدن کە خورمایەک بێ یان گاو مانگایەک بێت ئەبێ بیا بە پاشا ئیتر هەر کەسێ بە گوێرەی خۆی ئەمانە ئەمە کە کۆوە بوویەوە پارەیەکی زۆر زەخمی گەورە بوو کۆوە بوویەوە بۆ حکومەت باش بوو حکومەتیش هاو حکومەتی عەباسەکان ئەمەیان کردو بۆ ئەوەی ئەو هەم بەشداری بکەن لە خەڵکی ئاری ئەم منتیقا کورد و ئێرانی و بلوچ و ئەمانە لوڕەکان و ئێلام و منتیقانە هەم بەشداریان بکەن لە جەژنەکە هەم پارەیان لێوەگرن بۆ دەوڵەت کە دەوڵەت بەوە سەرمایەکی زۆر زۆری بۆ گەڕایەوە چوومە خواردنی وەسەیەکەم ئەمریکانیش ینی معاویە خۆی یادی کردو معاویەی کوڕی ئەبوی سوفیان خۆی یادی نەورۆزی کردەوە ئەو بەچی کردیوە کاتێک کە شەڕی لەگەڵ ئیمامی عەلیا کرد ئیمامی عەلی جێشتەکەی زۆر زۆر بەقووەت و زۆر بوو ئەوی جێشێکی هەبوو کە 6 جاردان بەیەکە هەرچی سامانی دەوڵەتی ئەمەوی هەیە هەمووی فەوتا لەو پارە لەو شەڕا هەمووی فەوتا هەمووی خەرج کرا گەڕاوتی چی بکەین مەجموعەیە زاناوتیان وەڵا شتێک لەم ناوچەیە هەیە پێڵەن جەژنی نەورۆز لێرە هەمووی هەدیەهێنن وەڵا بە پەلە هاو برەوی بەو جەژنە و اینجا دیاری و هەدیەیەکی زۆر زۆری بۆ هاو بۆ معاویە ئەمانەی سەرفە کرد لە شەڕەکانی دژی ئیمامی عەلی دوایی کە ئیمامی عەلی نەما دوایی لە ئەو شەڕەکانی دوای ئیمامی عەلی یەزید و ئەوانە لەوانە سەرفیان کە ئیتر ئەوان برەویان پێە هەتا لە کاتی نەورۆزە لە 21 مارتە خستیانە مانگی حاصلات کە گەنم و جۆ ئەمانە پێگا بوو ئەوەی لێ ئەوەی وەرگرن
ئەو زەخیرە ئەو ساڵە بە تازە بە تازە وەریگن دویان خستە بۆ دەوروبەری مانگی 5 و 6 و ئەوانە لەوێ ئیتر بازی خەلیفەی ئەمەوی خستە پێشتر بازی خستە دواتر بۆ ئەوەی بەرینەکە بکەوێ بەر حاصڵاتەکە بکەوێ ئەوان یادیان کردو بە مەبەستی ئەوەی کە ئەمە شتی ئیسفادەی مالی لێ بکەن ئیسفادەی خەراج و زەکات و بڵێن ئەوانەی لێ بکەن تا زەکاتیان خستە بازێکیان زەکاتیان خستە و کاتەوە کە ئێوەش مسلمانەکانی زەکات هەر لێوا بن کۆی کەنەوە بۆی پارێکی زەخم کۆ بێتەوە بۆ حکومەتی ئەمەوی و ئەو نیازانی کە خۆی لە شەڕ و شۆڕ و ئیتر ئەگەر ئاوەدانی بێ لەوانە لەوە جێبەجێ بکە من چوومە خوارە بۆ ئەوەی سێکم ئیمام عەلیش لە نەجەف کە هاتووە ئیمام عەلی کە هاو بۆ کەربەلا و نەجەف کە لەوێ بوو ماوەیە ئەویش کە لە مزگەوتدا نوێژیە کرد پیان وتیان وڵا خەڵک لە دەرەوە خەریکی هینن ئەوانیش یادی ئەو نەورۆزەیەکەنەوە ئەویشی دێبڕم بازی خورما بێن و با ئێمێژ یادی بکەین لەگەڵ ئەو خەڵکا بەس ئیمامی عەلی بە دڵێکی پاک کردیەوە بۆی کە ئەو میوان بوو خەڵکی خۆی خەڵکی مەکە و مەدینەیە کە هاتە ئێرە بۆی خەڵکی ئەم ناوچەیە ملکەچی بن زیاتر هات بەشداری کرد لە یادەکانیان لە جەژنەکانیانە بۆ ئەوەی پشتی بگرن چونکە دژمنێکی زۆر گەورەی هەبوو کە مەعاویە بوو سوپایەکی بێشماری هەبوو ناوچەیەکی گەورەیەک و شامی هەبوو پێی نەیەوێرا ئەویست ئەم خەڵکە هەم لە ڕووی جەژنەتەوایەتەکانیان و لە ڕووی ئەتەوەیی خۆیشیان و لە ڕووی ئاینیوە پشتگیری لە ئیمامی عەلی کە ئیمامی عەلی هاو ئەم یادایی لەگەڵا کردن و هەتا لە مزگەوتا خورمای بەخشی و ئەوانە خۆ ڕەنگە بازێک کەس بڵێ ئەمە بدعەیە و ئەمە وایە بەڵام ئەو بە فقی ئەو کاتی خۆی ئەوەی بە چاک زانی و کردی دوایی ئەچتە خوار وسەیەکی خەلیفە عومەریش هەر باسێکی لەگەڵ نەورۆزا هەیە بچۆ بۆ دوای بۆ پێشی ئەوان ینی سەیرەکەی لە سەردەمی ساسانیەکانە کە لە 226 زاینی و حکمیان کردو هەتا ساڵی 600 زاینی کە ئیسلام هات هەتاوی حکمن لەوێ ئەوان سەری ساڵ بووە هەموو ساڵێ پاشاکان ئەو جەژنیان کردووە و ئەو یادەیشیان پێشتی ئەوان بڕۆ بۆ 226 پێش زاین سیرەکەی ئەشکانەکان پاشەکانی ئەشکانی ئەم جەژنیان زۆر گەورەتر لە هەمویان کردۆ ڕەنگە ئەوان مەبەستیان مەسەلە مالیەکە بوو بێ پێش ئەوانیش هەخامەنشینەکان ئەخمینەکان کە دەوڵەتی مادیان ڕوخان ئەوانیش کردن اینجا دوایی سەری ساڵی دەوڵەتی مادیش بوو کە ساڵی حوسەی زاینیەکە این پێش زاینەکە حوسەی پێش زاین اینجا من ئەمە هەر ڕۆشتوم لەگەڵ ئەمانشا سیرەکەی حەزەتی ئیبراهیم 1640 ساڵ پێش زاین لە ڕۆژی نەورۆزا کە نەمرود و ئەوانەچن بۆ دەروی شار بووە ژەژنی ئاهەنگی نەورۆز ئەوانی ژیادیان کردێتەوە لەوەیش دوورتر ڕۆشتوم لە ئیبراهیمی سیرەکەی ئەمە لە ئەسڵا ڕێگەکەیم دۆزیۆ لەوێ کە ئەمە دابەزینی کەشتەکەی نوحە ئەو ڕۆژەی کە نوح دابەزی سەلامی خوای لێبێ لە کەشتێکە و ڕزگاری بوو لەو زوڵم و ستەمەی کە پێشت تۆفان لێکرا و لەبەرەوەی کەوان نوح ڕزگاری بوو لەو تۆفانە و لەو خەڵکەی پێش تۆفان و دابەزی لەو خاکاوتی خوای دامبەزێنی لە خاکێکی مبارەکە و ئەنتە خەیر المنزلین دامبەزێنی خوای گەورە دایبەزان لەو ڕۆژەوە نوح هەموو ساڵێک یادی ئەو دابەزینەی کردێتەوە نوح سەلامی خوای لێبێ هەموو ساڵی یادی ئەو ڕۆژەی کردێتە کەواتە ئەمە پەیوەندی بەچیوە هەیە بە باوکی مرۆڤایەتیوە هەیە بۆیە فارس و تورک و ئەفریقی و سۆمەر و ئەکەد و بابل و هەتا ئەوانەی ئێستا لە ئەوروپا یادی شتێک هەیە نازانن چی ئەوانیش لە میسر ناوێنن نەسیم لە خوارە ناوێنن ڕەبیع لە خواری خۆمانەوە لە ئەوروپا ناوێکی تری هەیە ناویان ئەمە هەمووی هی باوە گەورەی هەمومانە کە ڕزگاری بووە هەم لە تۆفانە سەختە هەم لەو زوڵم و زۆرە ستەمەی کە پێش کاتێکە بین ئازەر و کازاخستان و تاجیک و ئەفغان و ئێران و تەنانەت عەرەب و تورکەکانی زۆر جار ئەمەیان هەیە ئەتوانین بڵین ئەمە خاڵی هاوبەشی نێوان هەموو میلەتەکانە کە کوردیش بۆ منە بەشێکە لەوانە بەڵێ بیزە قسەکەی جەنابتە کەواتە نەورۆز تایبەت نییە بە نەتەوەیەکەوە هەمووی خاڵی هاوبەشی ئەتوانین بڵین نێوان هەموو ئاینەکان و نەتەوەکانە هی باوکی هەمویانە ئەو کاتە گەلەکان کۆبوونەوە لە دەوری شاخی جوودی کە خوا فەرمێ گوتی دوایی کە کوڕەکانی نوح کە نوح خۆی سەپەرشتیەکردن وتی ڕۆڵە قەرباڵغ بوون تۆ بڕۆ بۆ خوارە بۆ منتیقەی سۆمەر ئەوان لەگەڵ خۆیانە یادەکەیان برد تۆ بڕۆ بۆ منتیقەی ئەیلام لە سووسی ئێسەی کوڕەکانی برد بۆ ئەوێ لەوێش ئەوان یادیان کردەوە کوڕێکی برد بۆ سەرەوە بۆ منتیقەی خەزەر دەریای خەزەر ئەویش یادیان کردو کوڕێکی برد بۆ حەبەشە کوڕێکیانی برد بۆ حەبەشە کە ئەفریقا ئاوادانکەنەوە ئەوانیش ئەم یادەیان لەگەڵ خۆیان نابرد ئەمە هەمووی یادی باوکی هەرە گەورەی هەمویانە کە لە کوردستانە بڵاوەیان کرد و ڕۆشتن
لەبەرەوە هی کوردیشە لە دوو ڕۆ هی کووردە لە ڕوویەکیانەوە کە نوح خۆی لێرە دابەزیوە لە ڕوویەکیشانە ئێمەش کوڕی ئەوین ئێمەش لەنەوەی ئەوین لە دوو ڕۆ ئەمە ئەم یادە هینی کووردە لە دوو لایەنەوە بەڵام ئەوان لە یەک لایەنەوە هینی ئەوانە کە باوکیانە لەبەرەوە کە نوح ڕزگاری بوو بە پەس ئەستوفان ینی لە فارسیا هەیە ئێستا چۆن لە هینا هەیە لە هینی خۆمانە هەیەڵێ ئەوەنە ساڵ پێش کۆچی ئەوەنە ساڵ پێش زین دوای تۆفانیش تاریخێک هەیە لای ئیبن کەسیروانیش باسێکە هین تەبەری و مەسعودیش باسێکە ئەڵێ تاریخێک هەبووە پێش زین پێیان تووە دوای تۆفان ینی دوای کەی ڕوویاوە ڕووداوە وڵا 20 ساڵ دوای تۆفان ینی تۆفان بۆ بەسەری ساڵ تۆفان بۆ بەسەری ساڵ و ڕۆژی گرنگی ئەوان لەبەرەوە بووە وەکو چۆن پێغەمبەر کۆچی کە ساڵ سەرم لە مەکەوە بۆ مەدینە ناونرا بەوە دوای نووساوە ئەوەنە دوای کۆچی ئەوەنە پێش کۆچی ئەوەنە پێش کۆچیشمان هەیە دوای کۆچیشمان هەیە زاینیش پێش زاینمان هەیە دوای زاینمان هەیە تۆفانیش پەس ئەستۆفان کە بە فارسی پێڵێن هەتا ئەمانیش باسییان کردووە ئەم ڕووداوە لەبەرەوە پەیوەندی بەوە هەیە کاتێکەوە کە نوح وەفاتەکە سەلامی خوای لێبێ دوای تقریبا 300 ساڵ ئیبراهیمیەت حەزەتی ئیبراهیم دوای تقریبا 300 ساڵ ئیبراهیمیش ئەو ڕۆژە هەڵەبژێرێت کە ئەوانە چنە دەرەوە بۆ بتەکان کە ئەوانە چن بۆ سەیران پاشا و گەدا هەمووی ڕوا بۆ سەیرانوەکو ئەم ڕۆژۆن هەموو خەڵک ڕۆشتووە ئەو ڕۆژە ئەو ئەڵێ خۆی نەخۆش ما لە حەدیثەکە هەیە و لە قورئانە زۆر بە جوانی باسیەکە هەمووی وردەکارەکانی هەر هەموو تایە بۆ ئێمە ڕاکەین دەیانی لە باسەکە قورئان هەمووی چەند شوێنە لە قورئانە باسێکە کە ئەوە خۆی نەخۆش خست و خۆی هین کرد و دوایە تەورێکی هەڵگرت و شوشکا بتەکانی شکان دوایی کە ئەوان هاتنەوە ئەڵێ کە ئەوان هاتنەوە وتیان چییە وتیان وەڵی یوقال له ئیبراهیم ئەوە ئاەتەکەی فەرمیێ ئیبراهیم شتێکی وای کردووە ئیبراهیم کەی کردوێتی لە ڕۆژی نەورۆزە ئەو کە خەڵک چوون لە بەرهارە بووە کە چوونەتە دەرەوە ئەمانش ئاگرێکیان کردو بۆ تەبەن لە ئاینی نەمرودا هی ئاشوریاوا بووە هەر کەس بەرامبەر بە خواکان خراپە بکە پتەکانیان ینی سووتانن تۆڵەکەیەتی لەبەرەوە ئیبراهیمیش بتیشکانەوە ئەبێ بسووتێندێ لەبەرەوە ئەو پاشا بڕیاریان نەمروتی ساڵی داهاتوو لەم ڕۆژوا کە ئەو پتەکانی شکان و لە نۆرۆزە ئەی سووتین ئاگری بۆکەینەوە لەبەرەوە داوای کرد لە خەڵکێکی زۆر هەمووی وتیان بابشین شوێنێکی کە داری هەبێ هاتن بۆ دۆڵنارین لە ماکۆک شاخی ماکۆک لای ڕانیە جابن پار بەرنامەیەکمان لەویا کرد لەسەر شاخەکە شوێنی نەمرود دیارە شوێنی قۆچەخانەکە دیارە منجنیقەکە شوێنی ئیبراهیم کە دایان ناوە ئەوە لەوێ هەیە دۆڵەکە زۆر قوڵە اینجا داریان هێناوە ئێسەش بنبەردەکان خەڵوزی تایە بنبەردەکە ئێمە ڕۆشتین بە درێژی تقریبان بەیانی تاوێ لێ بووین بەرنامەمان دوو بەرنامەمان لەسەر کرد لەوێ دۆڵنارین هەیە لە پاڵ ڕانیایە بۆ سەرەکەی شاقی ماکۆک دۆڵنارین هەتا من ئەنیگەڕان بە شوێن شتی تری نەمرودا وتیان لە پاڵ ڕانیا گردەکەی ناوی گردی نەمرودە دوایەکە کە چم بە سەر شوێنەکە سەرەکەم نەمرود دوو شوێنی هەبووە پایتەختی هاوینەی ئێرە بووە ماکۆک شاخی ماکۆک و دەوری ڕانیە سەرچاو هەمووی ئاو ئەوانەیە لەگەڵ بە زستانی چاچۆتە بۆ مووسڵ و شنگار لەوێ نەمرود هەر ناوی دەکە ناوی نەمرودەی سێژماوە لە خواری مووسڵۆیە لەوێ هینێکی کردووە دوایە کاڵێ با بچین دەو شوێنە کە دارستان لە کوردستانە لەوێ ئاگرەکە بکەینەوە بۆی چکە لەوێ دار زۆرە تر هەرچی خەڵکە یەکو سەیرانگا بانیانەکە ئەڵێ یادەکە هەم یادی نەورۆزە بینە ئەوێ هەم ئیبراهیمیش لەوێ سووتێن نوێکەین بە عیبرەت کە هیچ کەسێکی ناتوانێت بەرامبەر بە خواکانمان هیچ شتێ بکە ئەیەن ئەوێ ئیبراهیم دانێن لەویا و ئینجا دوایی ئیبراهیم هەڵەغەنە ناو ئاگرەکەەوە و بەڵام ناسووتێ کە ناسووتێ ئیبراهیم ئەم کوڕە گەنجە تەبەن خەڵکێکی زۆر پێی ناخۆش بۆ کە ئەم کوڕە گەنجە جوانە هەڵێتەوە ئاگرەوە خەڵکێکی زۆریش پێی خۆش بۆ زێوانەکان و ئەوەی کە زۆر لەسەر ئەو بتپەرسیە بوو پێیان خۆش ینی ئیبراهیم پێشتر ئیشی کردووە ئیبراهیم کوڕێکی گەنجی جوان بۆ بەڵام قسەی زۆری لە ناو خەڵکا کردووە و لە ناو کۆڵوان و بازار و لای خەڵکو و لە قەرەباڵغی و هەتا لای پاشەکانیش کردی لای زێوانەکانیش کردی بەس چۆتە ناو زێوانەکان پێشکانن توێتی ئەمانە چی ئیسفادەیەکیانێ ئادەی فەرموو من ئێستا دەستێشکێنم بابزانم چیەکە قاچشکێنم ئەو پتەبزانم چیەکە ئەوانی چکە کوڕی پیاوێکی ناودار بووە ئازەر پیاوێکی زۆر ناودار بووە ئازەر لە بنەماڵی مەئابادە لە بنەماڵی مەئابادە یەکێکە لە پیاوە هەرە گەورەکانی ئەو سەردەما کە میر بووە پەیوەندی ینی دەسەڕاستی
نەمرود بووە لەوچە میرابادی ژەر لەوە هات بێ بەڵێ هەر مەهابات لەوە هاتووە ئەمان لە ئەسڵە ینی لە ئەسڵە ئیبراهیم لە ئەسڵە بە بنەماڵە خەڵکی مەهاباتن مائابات ئیتر بڵێ ئەمانە چنە حەڕان لە دەی بەرزی لەوێ دەرزی دینی بخوێنێ لای تەمەەن حەڕان ئەو کاتەوەکو مەکە و مەدینەی خۆمان چۆن علەمایەکی زۆری تیا کە تا علەمای ئەوینانە لەوێ بووە لەکوێ لە فەڵەستینە لە کوردستانایە هەر حەڕان کوردستانە لە سەروی حەسەکەوەیە سەروی حەسەکە ئیسەش ماوە حەڕان بەس پچکۆلە بۆ تۆ ئەوسا دەوڵەمەندترین هینی ئەو منتیقەیە بووە لە بەڵێین بووە و چۆن مەکە و مەدینە و دیمەشقوانە ئەو ساوەها بووە هەتا زەردەشتی خۆمان زەردەشت باوکی نێرە بۆیە بۆ خوێندن زەردەشت دوایەکە ئاگەڕێتەوە بۆ منتیقەی میاندوئا بوو ئەوانە لەوێ داوە بانگەوازەکەی کە جاگەر کاتەکەی نەگرم زۆر ئیتر کە ئەم کوڕە جوانە ناسووتێت ئاگر پیرۆزە بێ لێوە ئاگر زیا بێ بۆ نەورۆز هەتا کونێ ئیبراهیم باسی ئاگر نییە لە ئەفسانەکە بەڵام لە ئیبراهیمەوە ئیتر ئاگر زیا بێ وەکو پەرستن نا وەکوەوەی کە ئەم کوڕە جوانە ئەم کوڕە خوێنگەرمە ئەم کوڕە ناسکە ئەم کوڕە زانایە نەسووتان لێوە ئاگر زیا بوو بۆ نەورۆز یعنی ئەم جەژنە دوو ڕووداوە خۆی سێ ڕووداوە بەڵام ڕووداوی یەکەمیان ڕزگاربوونی نوحە مرۆڤایەتیە دووهەمیان ڕزگاربوونی ئیبراهیمە سێهەمیان ڕزگاربووکردنی فەرەیدونە کە دوایی کاوە ڕزگارێکە کاوە تەبەن ئەمەش ئەفسانەکە دوای ئەفسانەکە لێرەوە چڕە بێتەوە ئیتر بێتە سێ ڕووداو لە یەک جەژنە ڕووداوی ڕزگاربوونی ئیبراهیم سەلامی خوای لێبێ ینی ڕووداوی ڕزگاربوونی ئیبراهیم هین نوح لە پێشوە دوایەکە ئیبراهیم دوایەکە فەرەیدون کە فەرەیدون کوڕی هۆشەنگە هۆشەنگیش پێغەمبەر بووە تەوە من لەم بینە لە کوڕنیەکم کردووە لەسەر ئێستا زۆر خەریکیەوە بە تایبەتی تەقریبەنەوە 4-5 مانگە بە درێژی خەریکیەوە کە لە کووردا نزیکی 13 پێغەمبەر سەری هەڵاوە پێش زەردەشت پێش زەردەشت 13 پێغەمبەر بووی کە لە پێغەمبەرەکە ناوی هۆشەنگە هۆشەنگ فەرەیدون کوڕی هۆشەنگە دوایی کە ئەوە کوژن فەرەیدون ڕاکە لەگەڵ دایکی ئاپتن ڕاکە ئیتر دوایی کاوە شۆڕشێک دروستەکە ئەو هینە لە ناوە بە ئەو پاشایی ئەو سەردەمە کە ناوی زوحاک بووە خەڵک وازانێ ئەم زوحاکەی سەردەمی مادەکانە هی مادەکان نییە ئەم ڕووداوە 2000 ساڵ پێش دەوڵەتی مادە جا وەکو عەرزم کردی یەکێتەکان ئەم مەسەلە زینوەکەنەوە کە پەیوەندی بە دەوڵەتی مادەوە هەیە و ئەو خیاندێکە کراوە کاوە کردوێتی و کاوە ئەم پیاوەیە کە ناوی ئارپاتە خۆی هارپاکی ناوە ئەمە ئەو کاوە ئەلکێن بە ئارپاک و بۆ ئەوەی وەکووتمان مەلامەسپا ناشرین بکەن هەدا کاک ئەحمەدی موفتیزادە ینی کەوتە هەڵەوە لەوە ویستمەوە بڵێ مامۆستا حەسەن کاک ئەحمەدی موفتیزادە بە ڕەحمەت بێ کاک نۆشیروان مامۆستا عەبدوڕەقیب یوسف ئەم بۆ چوونەیان هەیە کە پێیان وایە زوحاک پادشا دادپەروەرەکە بووە کاوەس تەمکار و خراپ و دێوەزمە و ناشرین بوو و ئەوەی کە نادادی و ستەمی لەناو بردووە زوحاک بووە بەسەر کاوەیە سەرکەوتووە ئەتوانین بڵێن ئەم بۆ چوونە هەر لەو ململانە سیاسی ڕێزێکی زۆرم بەڕاستی بۆ کاک ئەحمەدی موفتیزادە لەگەڵ کاک نەوشیروانە هەیە کە ئەم دوو پیاوە دوو پیاوی زۆر تێکۆشەری زۆر بە قووەتی بەهێز بوون لە سەردەمی خۆیان توانیان شتی گۆڕانکاری زۆر بکەن بەڵام کاک ئەحمەد بڵین کاک ئەحمەد مێژونوز نییە هەتا فەقیهش نییە پیاوێکە شارەزایی زۆری لە شەریعەتان نییە بەڵام پیاوێکی دەعاویە زانایەکی گەورەی دەعوەیە لە ئێرانە کە قۆناغێکی زۆر گەورەی بەڕێ کرد لە سەردەمی تازە کە خومەینی تازە هاتبوو لەوێ بەڵام دوایەکە بەو فەتەنە ڕۆژانی من گلەیم لێتی کە ئەو مێژونوز نییە بۆچی تەبەن کاک ئەحمەد تەنها بەسی ئەوە بوو چۆن یەکێتەکان کە یانیز مەلامەسپا ناشرینکەن کاک ئەحمەدیش ئەیویست ئەم خەڵکە واز لە مەجووسی بێنێ لە ئاگرپەرستی بێنێ تووشی هات ئەوەی دروست کرد وتی ئەمە پەیوەندی بە دەوڵەتی مادەوە هەیە خیانەت لە کورد کراوە دەوڵەتی کورد ڕووخاوە ئێمە بێ شیوەن بگێڕین نەک جەژن بکەین چونکە حکومەتەکەمان لەوێ تیاچووە ئەم پاسەوانەی هێنای کاک ئەحمەد خوا ئەفریقا بۆ ئەوەی کە خەڵک لەم ئاگرکردنەوەی بکەون سەم ئەم ئاگری کاکردەوە بازێکە سەڵێن ئەمە ئاگرپەرستیە یەکێکیەکو بڵێن کە من خوێندومەتەوە زۆر شارەزام ئەمە ئاگرەکەی نەسووتان ئەو ئاگرەیە کە ئیبراهیمی نەسووتان ئەمە پیرۆز نییە ئەم ئاگرە پیرۆز نییە بەڵام بەڕێزە بەوەی کەەوە چاکەیەکی کردووە لەگەڵ گەلی ئیماندارە لە جیهانا کە پێغەمبەرەکانی نەسووتان لەبەرەوە تۆ بێ چی بێ ئەکو بڵێ بێ خۆش بوێ هەر لەبەرەوە نەکدۆڕێ ئەجینا خوای هەمومان هەر ئەڵڵایە و
ئەو ئاگرەی کە من بەدەستی خۆم داگەسێن و ئیکوژێنمەوە کەی خوایە کەی ئەوەیە کە بپەرستێ هەرو خوایە کە نوری عەرز و ئاسمانەکانە و خاوەنی ئاگرە و خاوەنی ئێمەوان لەبەرەوە من وازانم ئەوە یەک دوو هەمیان کاک نەوشیروانیش ئەوەی پێشووە هەروەی پێشووە کە زۆر ملانەی شەستەکانە تایە کە ویستی ئەوی شەبکە مامۆستا حەسەن کە لە پیرەمێردی ڕەحمەتیە پرسن ئەمە ئاگرپەرستیە و ئەمە پەرستنی ئاگرە فەرمێ من کابرایەکی موسڵمانم حەجم کردووە و لە ئاینی پیرۆزی ئیسلام شانازیەکەم و شارەزاییەکمەیە بە عەقلی کێدا ئەچێ کە من ئەم ئاگرە لە مامەیارە و لە کارێزی وەستا شەریفەکەمەوە بۆ پەرستن بۆ پیرۆز ڕاگررتنی بێ نەورۆز چ پەیوەندیەکی بە زەردەشتێت کە ئەڵێن ئاگر لە زەردەشتەدا پیرۆزە و گرنگێکی پێدراوە چ پەیوەندیە لە نێوان زەردەشتێت و نەورۆز یان نەورۆز و ئاگرپەرستیدا هەیە کە خەڵکێک پێی وایە ئەوەی کە ئێستا بە ئاگر تعبیل لەو ڕۆژاکرێ بریتە لە پەرستنی ئاگر بەڵێ وەڵای یەکەم ئەوەی حەزەت ئەوەی پیرەمێرد کە لێ پرسنە ماگرێتەوە بۆ ئەڵێ من ئاگرێک کە خۆم بەدەستی خۆم بیکەمەوە بەدەستی خۆم بیکوژێنمەوە کەی پەرستنە ئەمە قسەیەکی جوانە پێڵمان پیرەمێرد پیاوێکی زۆر موسڵمانی حەکیمێکی سەردەمی خۆی بۆ بەڕاستی ئێمە خۆزگە دووسێ پیاویەکو ئەو پیاوەمان هەبوایە کە قسەکانی هەر هەمووی حکمەتە ئەوە یەک دوو هەمیش زەردەشت وەکو ئیسلام باسی نورەکە خۆی گەورە نافەرمێنە قورئانە الله نور السماوات والأرض لەوانیشە هەمان ئاەت هەیە هەمان ئاەت بە زمانی زەردەشتی خۆیان کە ئەڵێ خوا نوری هەموو عەرز و ئاسمانەکانە ئێمە ئەڵڵا پەرسین نورە پەرسین یعنی ئەو خوایە دوایی ئەمانەی کە ئەڵێن ینی ویستیان کە ئیسلام هات ویستیان لەو کاتەوە ئەمە وای لێ هات کە ئیسلام هات ئەوان ئەوەیان زیینو کردووە کە ئێمە ئاگەر پەرستین و لەبەرە ئێمە نور پەرستین نورەکەیان لێبوو بە ئاگر ئەگینا ئەوان لە ئەسڵا نور پەرستن هەرمە بەسی نور سەما خوا نوری عەرز و ئاسمانکانێکی لە ناوەکانی خوا نورە وانە ناوی نار نییە خوا ناوی نار ناوی نورە لەبەرەوە ینی ئەوە تێک شووە لەوێ ناوە ئاهورا مەزدا ینی ئێمە ئاگر پەرستین ئەگینا ئاگر پەرستین نور پەرستین بەڵام دوایی تێکیانە زۆر باشە مامۆستا جەناب داماژت بەوە کرد کە زۆربەی زۆری دەوڵەتە یەک لە دوایەکەکانی ڕابردوو لە ڕووی پاراستنی سوپا و بەدەزێنانی ئازوخە و کەرەستە و خواردن و چەک بۆ سوپاکەیان و پتەوکردنی بناغی سیاسی و وەکوڵێ سەربازی خۆیان سوودێکی زۆریان لە نەورۆز و لە هەستی ئاین پەروەری خەڵک بینیوە یان لە هەستی نەتەوەگەرێتی خەڵک بینیوە بۆ ئێستا ئێمە نەورۆز چ گرنگیەکی هەیە بۆ کورد و ئەتوانێت چ گرنگیە بە دۆزی ڕەوای میلەتەکەمان بدە وەڵای ئێمە ئێستا کورد بەداخەوە هیچی نییە ینی حکومەتی نییە تا بڵێن خۆی بنوێنێ نە لە ئێرانە نە لە تورکیا نە لە سووریە نە لە لێرەی خۆمان کە هەموو شتێکمان ئێمە هیچ نینە سەوەی کە لە کوردستان گوزارەیە بەڕاستی نە حکومەتداریە نە ئەوەیە کە هەتا ئاگای لە خەڵک نییە ئاگای لە نەخۆشەکان نییە ئاگای لە بێپارەکان نییە ئاگای لەوانە نییە کە ئێستا لە ماڵەکانانە دینارێک نییە خەرجیکەن نەخوازەڵا بچێت ئەو یادانە زیین و کاتۆ ئەگینایەم هەق وایە حکومەت دەگەر حکومەت بێت بێ ئەم یادە جاگەر قسەکەت پێ نەبڕم ینی ئەم ساڵ حکومەت یادی نەکردو ئەم ساڵ نە شعاری نووسی نە ئاگری کردو لە شوێنەکان نە قەرەباڵغی دروستکرد نە دیعایی بۆ کرد نە پارێشیە ئەم ساڵ بە ئارەزوی خۆی هەر بە ئارەزوی خۆی ئەم ساڵ هەمووی هێمال کرد ئیتر خەڵک خۆی بۆ خۆی لەو شەقامی سالمە ڕۆشتنەوە هاتنە بێساحب لێرە ئاگریان کرد لە مامەیارە هەرخۆ خۆی کۆمەڵی کە لە پوری کوردی خۆیان دایان هێنا لێوە ئاگایکیان کرد یا حکومەت هیچ مەسەرێکی بۆ نەکرم ساڵ بەڵام حکومەت پارەیە دەقیبەن 40 ملیۆنی یاوتی بابی کە اینجا خەڵکیێنە لە ئێرانەوە خەڵکیێنە قەرەباڵغی دروست کرد لەوێ خۆی هاو ئیشی تیا کرد و ئەوانە و ئەم تەقەمەنی وشتانەی هێنا و بڵاوی پێکرد و ینی حکومەت ئارەزوی دەبێ ئاواکە ئارەزویشی دەبێ ئاواکە ئەم ساڵ هیچ یادی نەکرد ئەمەی کە ئەم ساڵ کرا هەمووی خەڵک خۆی کارچی بۆ ئەم ساڵ وڵی کەس نازانێ هە بە ئارەزوو بە ئارەزوو یانێک چۆن مناڵێک بە ئارەزوی خۆی ناخوایە ئەیخوا حکومەتی ژۆکم مناڵێک وایە ساکە عەقڵ و معریفەتێکی نەماوە وەکو مناڵێک وتی ساڵ نایکەم ئیترم ساڵ ئەگینا پار لە ئێرانەوە کۆمەڵێکی زۆر گۆرانی بێژێنا پارەی یانێ ئینجاوتی هەڵبڕن لەوێ گۆرانی بڵێن خەڵکی قەرەباڵغی دروست کرد خۆی لە سەجادەکانە
شوێنی دروست کرد بە تایبەت بۆ خواردن و بۆ ئەوانە و بۆ مۆسیقا و هەتا هینی دروست کرد مەنەسەی دروست کرد بۆ ئەوانە کە گۆرانیەڵێن و لە خوارەوە چەپڵ لیان و ئەمانەی بە ئارەزوی خۆی حتاک و چووە خواری مەڵبند لێەوە یەک قەرەباڵغی و اینجا خەڵکی هێنا لە ئێرانەوە یعنی دیعایەکی بۆ کرد خەڵک لە ئێرانەوە زۆر هاتن لێرە بەشداریان لەو یادا کردو ئەوانە بەڵام ئەم ساڵ هە بە ئارەزوو وتی نایکەمەوە هیچ ناکەم هەتا شیعارێک لەو بازاران نێساکە لە ناو هینەکانە لە حیشونەکە شیعارێک هەڵناسراوە بڵێ پیرۆزبایی ئەم ڕۆژتان لێ یەکەم کەناڵەکانیش هیچ گویان نایە یعنی ئەمساڵها کەناڵەکان ئەگەر سیرکەی هیچ گویان ناوەتە باسی نەورۆز هەرەوەیە کە خەڵک بۆ قەرەباڵغی کەناڵەکەی پیشانیا ئەگینا نیانکردو لەبەرەوە من ینی ئەگەر حکومەت بێت بەڕاستی نەورۆز زۆر هەلێکی چاکە بۆ پێکەوە ژیان کە ئێمە هەمومان لەم ڕۆژا کۆبینەوە هەمومان دڵخۆش بین خەفەتەکانمان فڕێن هەمومان بێکۆ بینە براوە خوشکی یەکتری ئەمە یەک دوو هەم لەگەڵ ئێرانە پەیوەندی بکەین کە ئەویش ئەم یادەیەکە یعنی بیکەین بە پرۆژەیەک لە UN یعنی ئەمەگەر ئەندە پەرلەمانەکانمان بیکەنە پرۆژەیەک بڵێن وەرن با بیکەین بە جەژنی پێکەوە ژیانی هەموو گەلانی ئاری لەم منتیقا هەر لە تورکمەنستان و قەوقاز و لە ئەفغانستان و هیندستان و بانکەن و لیژنەیەک دروست بکەن کە بە یەکەوە هەمویان بە یەک جار هەمویان سەرپەرشتی ئەم یادە بکەن لە هەموو شوێنەکانە و کۆمەڵێک زانا و مێژوو نووس بێنن کە بە تەواوەتی لێکۆڵینەوە بکەن لەم یادە بزان ئەم یادە ڕێگەڕۆیشتەکەی بۆ کوێ ئەگەڕێتەوە کێ پێی هەڵساوە ساڵەکانی کەیە پاڵەوانەکانی کەیە یعنی ئەبێ ئێمە بەڕاستی ئەوە بکەین هەقە ئەوە هەلێکی باشە بۆ پێکەوە ژیان لە بینی خۆمانە هەروە بۆ ناو خۆی دەتوانین ئێمە ینی لەم ڕۆژە بەڕاستی هەمومان بەیەکەوە کۆبینەوە گوێ لە ڕنگ و لە ڕنگ و گوێ لە دەنگ و گوێن لە حیزب و لەم شتانە نەوەین هەمومان بەیەکەوە برای یەکترین و کوردین و خۆشبەختی بینین بۆ خۆمان بەڵامەک و عەرزم کردی هەتا ینی نەورۆزەکەیان کردبوو بە سێ بەشەوە هەر کەسێک لە سێمانی ئەگەر ئاگاداربی من لە نزیک و ئاگادارم بوو بە سێ بەش هەر بەشێک بۆ خۆی کردیادی نەورۆزی کردووە وەکو پار نەبوو هەمویان بەیەکەوە و کۆمەڵی ئەسب سواری نابوو دوان سواری مەریوانی دروست کردبوو اینجا بە سیارەی ڕەنگ کردبوو لە ناویە دەهۆڵ و زڕنان لیا و ئەگەڕان و ئەمانیان حکومت کردی بەڵام ئەم ساڵ بە ئارەزوی خۆی ئەم شتانە هیچی نەکرد ئەوەی حکومەتێکی ئاوامان هەیە ناتوانانی پشتی بێ بەسی لە تەداوی نەخۆشێکە تەکلیفی لێ بکەی بڵێ کاکە لەوێ زەلامێک نەخۆشە دینارێکیان نییە ناتوانین تەکلیفی لێ بکەی ئەمەیەک دووهەمیش نازانی بەکێ بڵێ ینی کەسیان نییە پیاویان نەماوە پیاو نەماوە لە وڵاتە بەڕاستی من وازانم ئێساکە ئینتیما بۆ خاک نەماوە ئینتیما بۆ نەتەوایەتی نەماوە بۆ ئاڵان نەماوە بۆ حکومەتی هەرێم ئینتیمانەسە کەس حکومەتی هەرێمی خۆش ناوێ کەسم بەرپرسانی خۆش نایە بەڕاستی ینی بۆ وای لێ بێت بۆچی وەهای لێبێت بۆ ئێمە خاوەنی ئەم هەموو ئەفسانە جوانین ئەم هەموو مێژووە جوانین ئەم هەموو پیاوە گەورە جوانانین لە مێژووە ئەم هەموو سەروەریەمان هەیە لە مێژووە هیچ کەسێک بەقەدەر کورد مێژووی دوور و درێژ نییە مێژووی ئێمە 12,000 ساڵە بەڵام مێژووی ئەمریکا 14 ساڵە 13 ساڵە مێژووی فڵان ئەوەنە هەموو گەلانی دنیا تاوانەوە ئەوتە ئاشور باوی نەماوە نازانی کێیە ئاشور بابل نازانی کێن نەتەوەکان کێ ڕێگی کێ کی عاشدانە سۆمەر نازانی کێ ئور نازانی کێ بەڵام کورد هەر لە پێش ئەوانیشۆ هەیە هەر ماوەتەوە لەبەرەوە توانایەکی زەخم لە ناخی کووردا هەیە بۆمانەوە کە حەز بە وڵات و خاک و نیشتمانی خۆیەکە وڵاتی ئێمە جوان و زۆر جوانە هیچ کەسێک بە قێمە وڵاتی جوانی نییە شاق و چەم و دۆڵی جوانی نییە من پارچوون بۆ دوبەی لە دوبەی لە مۆڵدوبەیە شاخێکی گەوریان دروست کردبوو بە بەفر خۆیان لەوێ اینجا مناڵ یاریان تیا کرد و قنەخلیشکیان تیا کرد و بەزموانیان تیا کرد ئێمە خۆمان هەمانە ئێمە بڕۆ شاخانە هەمووی ساف و لوس و جوان و ئەوانە بە خەڵکە با بڕوا لێ بە کەیفی خۆی یاری بکە بەخواش بۆی دروست کردوین دینارێکی تە ناچێت دینارێ هەر پێیانێ بە بەنزینە و بڕۆ سەیریگە زۆر باش ماڵ حەسەن کۆتا پرسیارم کێن ئەوانەی دژی نەورۆزن کێن ئەوانەی دەیانەوێت لە گرنگی و کاریگەری نەورۆز کەم بکەنەوە لە کوردستانە بەتایبەت بە پلەی یەکەم بەڕاستی ئیسلامیەکان ئەو ئیسلامان طبعا هەموو ئیسلامیەکان ئەو ئیسلامانەیەکەوە نەختێک ئەوانەی کاریگەن بە عەقڵی عەرەبی سەلەفی وەهابی ڕق بیرەکەنەوە گەر ناویان نەبین یعنی ئەوانەی کە ڕق بیرەکەنەوە تەنها فقێکی 1200 ساڵەیان لەبەردەستایە لەیلانان کردیانە بە قاڵب مێشی خۆیان جام کردووە لەویا بیرکردنەوەیان لە حەدیث نییە لە فەرمودە نییە ئەڵێن نابێت لابووی لە دەق نابێت لابووی لە کولتور نابێت لابووی لە دابوو نەرێتە
عەرەبیە کۆنەکە کە بەڕاستی بۆ بەبار بەسەر ئێمەوە بە دەرەجەی یەکەم ئەم ئیسلامیانە فتوای ئەوانش کەم نین کە فتووا ینی ئێستا لە کوردستانی خۆمانە 4-5 زانای گەورە گەر ناوەکانیان نەبم ئێستا فتوایان ناوە لە مینە لەم ڕۆژە کە کە زیادی نەکات هەتا بۆ خۆمیان نردووە این بۆمیان نردووە کە من قسە لەسەر بکەم وانە من هیچم لەسەر نەوت اینجا کاک ئەحمەد بڵێن کاک ئەحمەدی خۆمان کاک ئەحمەد پیرزادە ئەو فتوایە بەڕاستی غەڵەتی کرد ینی هەڵەی کرد خۆزگە ئەوەی نەکردایە خۆزگە ئەو علاقەی بەم مەسەلەوە نەبووە ینی ئەو خەریکی شتەکەی خۆی بووە شتەکەی خۆی لە هەموو شتێکە گرنگتر بوو یعنی ئەوانەی کە لێ دوێن یەکەم ئەمانن دووهەم ئەو نەتەوە پەرستیانەی کە ئێستا بەنیازی تر یانێ نەورۆز ناشرین بکەن وەکو عەرزم کردی کە لەو ڕۆژەوە کاوە ناشرین بوو لە کوردستانە کە مەلام سفایان کرد بە کاوەی سەدەم بیستەم هەر لەبەر ئەوەی کە ئەو پیاوە ناشرین بکەن یەن مێژوو ناشرین نەکەن اینجا پاساو بۆ دۆزن ئەڵێن ئەمە پەیوەندی لە خۆیانەوە ڕووداوێک هێن ئەڵێن پەیوەندی ئابە و ڕوودا و حکومەتی ڕوخانی حکومەتی مادەوە هەیە لە خۆیانەوە نازان کە ئەم مەسلەیە زۆر لەوە دوورتر و لەوە قوڵترە لەبەرەوە ئێمە ئەم شتان چۆتە بواری ئەفسانەیەوە وەکو عەرزم کردی ئێمە وەکو ئەفسانە لێکی بینەوە ئێستا من بۆ ئەمە ئیشێکم کردووە مەسەلا وا ئەزانم کاوە ئیبراهیمە یعنی من وا ئەزانم حەزەتی ئیبراهیم کاوەی ئاسنگەرە چونکە ڕووداوەکانی حەزەتی ئیبراهیم زۆر نزیکە لە ڕووداوەکانی کاوە بەڵێن هەردووکیان کوردن کاوە و ئیبراهیم هەردووکیان کوردن هەردووکیان بۆ ڕزگارکردنی کوردەکەیان ئەویشیان کرد مەسەلا ئەویستی ئیسماعیل سەر نەبڕێ ئەمیش قارەمانی کوڕی گیرا بوو بەرەڵای بکە هەردووکیان لە ڕووداوی هەردووکیان بەڵێ دوومەڕ ئەبەخشن دوومەڕ لە هەردووکیانە شەیتان دوو جاریە بۆ لایەن بۆ خەڵەتانیان جارێکیانێ بۆ لای خەڵەتنی لەویشا ئەوە هەیە اینجا تەبەن ئەو چەکوشی پێ ئەو تەوری پێ مردنی هەردووکیان دیار نییە دوایی کە هەردووکیان شۆڕشەکەیەکەن بڵین هینەکەیان دیار نییە بڵێن ئەنجامەکەی دیار نییە وەکو بڵێ حکومەتی دروست نابێت بە ناوی کاوە یا بە ناوی ئیبراهیمەوە ئەوە تقریباً 23 خاڵندەرێ ناوە زۆر باش ینی زۆر لەوە چێت هیوای سەرکەوتنمەوە سەگیان زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئامادەبوون جارێکی تر پیرۆزبایی ساڵی نوێی کوردی و بەهارت لێکەم و هیوای لە ساغی و بەختەوەری بۆ جەناب و تەواوی بینەرانە خوازم هیوادارم هەموو لایەک لە خۆشی و زۆر سپاس دەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست دووبارە لە خۆشی و ئاسوودەیی و گەشت و گەڕان و ئاسوودەیی یابن تا بە یەگەشتنەوەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم ژیانتان پڕ لە گوڵ و خۆشی و گوڵزار بێ.